بگەڕێینەوە بۆ مێژوو 2014 بە دیاریکراوی 2014 ئەو کاتی لیستە کوردستانیەکان بڕیاریاندا بە یەک لیست بەیەکەوە بن. ئەو کات دکتۆر نەجمەدین کەریم کرایە سەرۆکی لیست، دواتر پارتی دیموکراتی کوردستان مەرجی ئەوە بوو کە دکتۆر نەجمەدین لە سەرۆکی لاچێ ئینجا لە لیستە کوردستانیەکان دەمێنێتەوە. ئەوە بوو پارتی یەکێتی نەچۆ ژێرباریەوەی کە دکتۆر نەجمەدین لادا. بەڵام بینیمان دواتر بە سەفەرێکی دکتۆر نەجمەدین لەگەڵ کاک مەسعود بۆ ئەمریکای هاوکێشەکان پێچەوانە بوونەوە و ئێساش گڵکۆی خواعافوی کات لە کەرکووک نییە لە مەسیفە. یعنی پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئایا بۆچی ئەو شخصانی کە لە پارتی دیموکراتی کوردستان نزیک دەبنەوە بە تایبەتی لە دەسەڵاتی لووتکەی پارتی 24 ینی ئاراستەکەیان 180 پلە دەگۆڕێ و دکتۆر نەجمەدین کە کاتی خێمام زلال لە ئەمریکا هینایەوە دکتۆری مێشک بوو کەوتی دکتۆرێکم هیناوە بۆ کەرکووک کە دکتۆری مێشکە بتوانێت هاوسەنجی ڕاگرێ. دکتۆر فواد حوسێن بە هەمان شێوە کە دوایی بووە یەکێک لە کاندیدەکانی پارتی بەرامبەر بە دکتۆر بەرهەم لە 2018. یعنی من چ گرنتی یاخود چاوەڕێ بکەم لەو بەرپرسانی یەکێتی و ئەوەی ئێستا کە بۆتە محافظ ئایا بە سەردانش کاک مەسعود و کاک مەسرور و کاک نێسیر نەگۆڕێ و بەنسبەت ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە کەرکووک بەڵێ یەکێتی براوەیە، بەڵام ئایا 2014 کە هەڵبژاردننی هەموو ئەنجومەنی پارێزگاکان کرا لە 2014 هەموو عێراق هەر 18 پارێزگاکە یەک ساڵ حکوومەتی خۆزایی سلێمانی پەچی کەوت لە بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان. هەمومان دەزانین بزوتنەوەی گۆڕان بە یەک کورسی زیاتر بوو، یەکێتی بە یەک کورسی کەمتر بوو. یعنی بۆ ئەو تەنازولە سیاسییان نەکرد بۆ یەکتر 2000 کردیانە 2 ساڵ بە 2 ساڵ و ئەوەش پرسیارە ئایا ئەوەی لە سلێمانی ڕوویدا کە محافزەکەی یەکێتی تەنها 2 ساڵ لە پۆستی پارێزگار ماوە لە 2007ەوە لای بزوتنەوەی گۆڕانە بە هەمان شێوەش بۆ هەڵەبجە ڕاستە کە لە 2007ەوە لای یەکێتیە. ئایا گرنتی هەیە لە دوای 2026 کە 2 ساڵ دەدرێتە ئەو لایەنانی تر کە ئێوە لەگەڵیان ڕێککەوتونە ئایا هەڵبژاردن لە 2028 بکرێت؟ ئایا ئەوەی 2007 ڕوویدا کە بۆ ماوەی 7 ساڵ پارێزگار لە نەتەوەی عەرەب و ڕاکان جمهوری بوو کە ئەوەی کە زەنات باسەکەی لێکەوتەوە، یعنی پێم وایە ئەو دەستکەوتە ئەوەندە گەورە نییە کە بەڕاستی باز دەکرێت و پێم وایە کە سەر و کۆمار چەندی بۆ کورد کردووە محافظی ئێستاش بەو جۆرە ئەوەندەی پێ دەکرێت. نمونەیەکی تر کە هەر سەبارەت بە باردۆخی سلێمانی و یەکێتی و پارتی 2013 مانجی شوبات بوو کە کاک نەشیروان بەڕەحمەت بێ ڕوبەڕوو لە دانیشتنێکدا کە سەردانمان کرد وتی ئێمە لەگەڵ یەکێتی دانیشتین، وتمان ئێمە 25 کورسیمان هەیە. 2013 24 بە 8 بوو. ئەوە قسەی خۆی بوو کە گوتی با سەرۆکی حکوومەت لە ئێوە بێ جێگرەکە لە ئێمە بێ. گوتی کۆبنەوەکەمان تەواو نەکرد، ئەو قسەی گەیشتەوە پارتی و ئیشەکەمان لێ هەڵەشاوە. یعنی بەڕاستی یەکێتی خۆی نەیتوانیوە لەگەڵ هێزەکانی سنووری یەکێتی بسازێت و بتوانین یەک گوتاری سیاسی یەکگرتووی هەبێ. بەنسبەت دەستگای ستاندەر و مامۆستا مەسعود عەبدولخالق زۆر باسی پەکەکە دەکەن. ئێمە خەڵکی گوندەکانین و باشتر لە نزیکەوە لە معانات تێدەگەین. یعنی یەکێک لە دۆستەکان لە 2011ەوە کوڕێکی چۆتە ناو پەکە، ئێستا تووشی جەڵتە بووە بە ئاه و حەسرەتی ئەوەیە کە چاوی بە کوڕەکەی بکەوێتەوە. یعنی من علوم سیاسەم تەواو کردووە، ئەندامبوون لە پارتی سیاسی ئارەزومەندانەیە، حزبی سیاسیش کە پەکەکە کە حیزبێکی سیاسیە دەبێت ئارەزومەندانە بێ و ئەو زەبط و ڕەبتەی کە یەکێتی و پارتی دەیکەن لە بازگەکان ئەوان زیاتر لە مەسەلەی بەرتیل و لە ئیجازە و یعنی کابراکە خەڵکی گوندە ماڵی ماخۆ لە خۆی حرام بووە کە دەڵێ ماڵی خۆتە لە خۆت حرام بووە. یعنی ئێستا خەڵکی سلێمان چی تاوانی هەیە دەستە کەرکووک یانێتە هەولێر لە بۆ مەسەلەی گەشت بۆ تورکیا. یعنی هەندێک شت هەیە بەڕاستی دەستگای ستاندەر و ئێوە دەبێت لە ئاساشی لۆکاڵی بێنە دەرێت، لە ئاساشی ئیقلیمی و نێودەوڵەتی تەعامولکە. ئێستا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی دەوڵەتی 100 ساڵ تەمەنە دێتە هەولێر لەگەڵ پارتی تەعامل دەکات، لەگەڵ یەکێتی تەعامل ناکات. ئایا ئێمە سبێنێ بۆ دۆزینەتەوەیی سوود لە پەکەکە وەردەگرین یاخود لە تورکیا یاخود لە ئێران؟ ڕاستە من لەگەڵ یەکگرتوویی و یەکگوتاری کوردم لە هەموو کوردستان لە هەموو 4 پارچەکەی، بەڵام ئایا بەو نەمەتە بەو جۆرە ئایا دەتوانی ببینە دەوڵەت و دۆزینەتەوەی پێشخەین لە کاتێکدا کە خەڵکی خۆت معاناتی هەیە، گوندەکان معاناتیان هەیە، خەڵکی سلێمانی معاناتی هەیە.